برا عزيزەکان ئێمە کەبائیرمان هەیە و سەغائیرمان هەیە گوناح. کەبائیرەکان ئەو گوناحە گەورانن کە وەکو شەریک قەراردان بۆ خوا، وەکو قەتڵ، وەکو دزی، وەکو ئازاردانی دایک و باوک، وەکو سحر، وەکو ئەمە گوناحی کەبائیرن. هەر گوناحێک کە خوا لعنەتی لێ کردبێ یا پێغەمبەری خوا لعنەتی لێ کردبێ کەبائیرە. هەر گوناحێک کە خوا هەڕەشەی جەهەنەمی لێ کردبێ کەبائیرە. على العموم جگەرە کامەیە؟ کەبائیرە یا سەغائیرە؟ جگەرە گوناحی گەورەیە، هیچ لەسەر نەهاتووە لە قورئانە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام جگەرە لەبەر ئەوەی بڕێک ئايات هەیە بەری ئەو ئاياتانە ئەکەوێ احتمالی ئەوەیە هەیە کە کەبائیر بێت. بۆ نمونە خوای تعالی دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. يعني خوای گەورە بە پێغەمبەر پاکەکانتان بۆ حەڵاڵەکە، پیسەکانتان بۆ حرامەکە. مسلمانان پرسیارەکەن عولەماکان، ئەڵێن باشە جگەرە پاکە یا پیسە؟ خۆی چشت لەم دنیاە یان پاکە یان پیسە، جگەرە کامیانە؟ کەس ئەتوانێت بڵێت جگەرە پاکەکانە؟ یەک نەفەر نەیوتۆ جگەرە پاکەکانە. بۆیە ئاوا یەکێ لەو شتانەی کە پێغەمبەر نەهی لێ کردووە و قەدەغەی لێ کردووە بە فیڕۆدانی پارەیە. باشە جگەرە بە فیڕۆدانی پارە نییە؟ وەک ئەوە وایە تۆ 1000 دینار بگرێت ئاوا ئاگری پێوە بنەی فڕێگەی. هەر شتێ زەرەری هەبێ بۆ تەندروستی مرۆڤ شەرعەن حرامە. و یەکێک لەو شتانەی کە زۆر زەرەری هەیە و هیچ قاجازێکی نییە جگەرەیە. هەر شتێ ئینسان بۆ فیزلی بیکە، هەر شتێ ئینسان بۆ فیزلی و کیبر بیکە حرامە. لەبەرەوەی هەر کەسە یەک زەڕە کیبر لە دڵیا بێ ناچێتە باشتۆ. ئەی تو خوا بەس پێم بڵێن جگەرە بۆ کیبر نییە؟ پێم بڵێن جگەرە بۆ چییە؟ بە تایبەت ئەوانەی لە سەرەتاوە فێرە بن حار هەمویان ئەم گەنجە جوانانە خوای گەورە تەمەنیان درێژکە ڤێب ئەکێشن یان جگەرە بەس لەبەرەوەی پێیان بوو کە گەورە بوون. ماشەڵڵا کوڕەکە گەورە بووە ئەکاو فیشکەی تێ تێگەی ئاگا هەر لە خۆی نییە، هەر هاڕێی تێ ئاگای لەم دنیا هەر نییە. تێگەی ئەوەیە لەوەوەی خەڵک فێر جگەرا بێ. ئەنی جگەرە بە من ڕۆژێکیان لەم ڕزگاریە لە ساڵی 2007 کوڕێکم هەبوو لە ئەم بۆڵێکەی لێراکە لە ڕزگاری. کوڕێکمان هەبوو، کوڕەکەش ئیسش تەسجیل کراوە لە 2007 لەسەر حرامی جگەرە. ئەو کاتە نۆ بەڵگەی قورئان و حەدیثم هێناوە لەسەر حرامبوونی جگەرە. خوای گەورە لە گوناحمان خۆش بێت.